مام ڕەفعەت دوای ساڵێک لا چاوەڕوانی و دروێنەی گەرمەکەی ئێستا لە سەرەی سایلۆیە بۆ تەسلیمکردنی گەنمەکەی، بەڵام دیار نییە ئاخۆ گەنمەکەی دێوەردەگیرێت یاخود نا. ئێستا مە بۆ گەنمای ڕاوەستاینا ئەلا ئاساس چاڕۆژ سڕەی کەندیناوەیە چاڕۆژ سڕەی خەرازەکە بەرەی مەخمول کە ئێستا ئەمە ئەوڕۆ سڕەمان نییە، ئەوڕۆ سڕەمان نییە کۆتایاتە هەتا چا ڕۆژکە و ڕەکەمە دەست پێ دەکاتەوە کە دەست پێ دەکاتەوە سڕەکە ناڕوە کەم دەڕوە زۆر بەسەستی دەڕوە نازانم سەبەبی چییە سەبەبی چییە سەبەبەکەشی هەندێکی کێشە مالۆ دروست بووە لە ناو گەنمەکە پاقلە مارانیان دی تۆ پێ دەروێت عەدەس ئەوە عەدەس نییە پاقلە مارانەیە پاقلە مارانە ئەو لە خواوەشی بووە ئەمە ناتوانین برین بە خۆمان تۆمان کردیە و دوایە زەرەری نییە لە بۆ گەنمەکەی دوو چ زەرەری هەیە یەک زیوان یەک کورک ئەو دووە زەرەری هەیە داوە لەو لەزنەی دەکەم ئەو لەزنەی متابعی دێکە لە سایلوەکان ئەو گەنمانی ڕەفز دەبی با تەمەشاکەی بزانە لۆ ڕەفز بووە زیاتر لە 1000 بار هەڵگر با درێژایی 19 کیلۆمەتر سەریان بۆ بەتاڵکردنی گەنم لا سایلۆی مەخمور گرتووە کرێ هەر بار هەڵگرێکیش ڕۆژانە 100,000 دینارە 2 هەفتە بۆ 20 ڕۆژی دەوێ تا دەگاتە سایلۆ کاتێکیش دەگاتە سایلۆ بە بیانووی خراپی کوالیتی گەنمەکە جوتیاران گەنمەکەیان لێوە ناگیرێت. باش ئەو چی لە دەستە ئەوە گەرمە بەخێراتی کارانەکە گەرمی ئەو سارە ئیدە ڕاستێ لە بەر تەبارێ بارمان کردیە لە ئاقای کەندیناوەیە ئەوە گەرمەکە ئێرەیە ئەو گەرمە قلک ئەوە تێدانی ها تەماشاکە یەک قلە پاقلە و زاری تەنیە جیوانی تێدانە جۆی تێدانە ئێستا ئەوانە دەرێن وەڵا باقلەی تێدانی قلەنیچکەشتە یە قلەنیچکەشی نبینیەوە سارەکە چاوەڕی ئەو ڕۆکە دەکەین ئەو ڕۆکەش بۆ خۆتان دەزانن ئێستا لە سڕەوە لە سۆفی ئیسماعیلی گەیشتە بازاڕگەی مانگەش پیرەچە تا دەگاتێ سڕە دەگاتێ وش سەرەکەمان دەژگاتێ داخلی ژۆرە دەبێت لە ژۆرێکەش بخۆی ئەو پاقلەمارانە و نیشی پێدرێن ئەو گەنمەش کات خوپارەکە حکومەت دایتە فەلاحی ئەو بەراوبیتەوە لە هەموو گەنمەشدانیە لە هەندە گەنمیدایە دەقلقڵی تێدایە دەرێ وەڵا ئەوە خۆی دوایە زەرەر ژانیشی نییە بخۆ حکومەت دایتی ئەو نیسکێت تێدا ئەو گەنمە داوا لە حکوومەتی هەریم دەکەین لەگە حکوومەتی ناوێن ڕێک بکەون فەلاحی کە زەرمە نەبیتن بەڕاستی سوکە سارەکە خەچی کەندەناوێنە سارەکە چاوەڕی ئەو ڕۆکە دەکەین بخۆی کە زەرعەتی کەندناوی بەشی هەموو عێراق دەکاتن لەو سایلۆی مەغموری عەدالەت نییە بێ لە نیشتیش ئەفزالعان ئیچان پێنمە دەرێن عەدەس تێدایە عەدەس پاقلە مارانەیە قلەش تێدایە لە دوو ڕبان سێ ڕبان قلەش تێدایە ئەوە ئیلات ئەو خواشین بە مەقسەد لۆ واستە و ئەوەیتان ڕەشوەی ئەوجا مەقسەد ئەلعان ئەو سڕە دەبینی ئەوە 90 کیلۆمەترە لە قەرازی دقیقا 30 کیلۆمەتر وە سڕێ 4 سڕێ مێ 4 سڕێ ئەوەیە باقرتیە مەغمور بێزار دەکەن وە دەکەن نییە پارەیان بدێ دوچار سالانە ئەو هەموو مادی بوون و ڕنج و بەرهەمەی دیکە زەوی دەچێڵی سەمادی لێ دەدا و ئاگای لێ دەبی سار دوازەیمان بەرومەکەش دەگاتێ لەلایەک لە ترسی ئاگر لەلایەکیش لە سایلۆ گەرمی لێوە ناگرێ ئێستا کێشەی ڕئیسی دووشتە یەکەچەند نا ئەو گەنمە دنکە پاقلەمانانەی تێدا ئەمە بە کوردواری خۆمان دەرێن ئەوان لە سایلۆ دەرێن عەدەس بە عەرەبی لە هەموو عێراق ئەو دنکە پاقلەمانانە مەمنوع نییە وەردەگیرێ لێرە ڕەفز دەکرێ ئەو گەرمێکە ڕەفز دەکرێ دەستۆ بازار تاجرەکان دەکردنەوە دووبارە عەرەبەکان تەسمیل دەکەنەوە دەستۆ سایلۆ باش لۆلوان مەسموعە لۆ کوردەکان مەرفوزە پارێزەری خۆبەخشی ئەو جوتیارانەش ڕای دەگەێنێت جوتیارانی قەراج و کەندێناوە بوونەتە قوربانی نێوان ئیدارەی پارێزگای هەولێر و پارێزگای مووسڵ لەو نێوەندەشدا ساڵانە تەنها جوتیاران زەرمەند دەبن زۆر جاران ئەو گەنمە 20 ڕۆژ تاوەکو مانگێک دەباتن ئەمەش کۆی تێچوەکەی لەسەر ئەو جوتیارەیە دەتوانین بڵێن لە ئەنجامدا جوتیاران ماندووبوونێکی ڕەنج بە خەسار دەبن ئەوەش بەهۆی بێپلانی حکوومەتی هەرێمی کوردستان و هەروە حکوومەتی عێراقیشە بۆیە ئێمە داوا دەکەین کەوا هەرچی زووە ئاسانکاری بۆ تەواوی جوتیاران بکرێ و ئەوەش لەبیر نەکەین کەوا کۆمەڵێک جوتیار لە ساڵی پارووە ئەم ساڵیش بەهۆی سوتاندنی دەخل و دانەکانیان بێبەش بوون لە ڕەنجی ئەم ساڵیان و زەرێکی زۆری مادیان کرد مەڕەشەکەیان سوتا و بەرهەمەکەشیان لە ناو چوو تاوەکو ئێستاکە هیچ بەرچاوڕوونیەک نییە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە کەوا قەرەبووی ئەو کەسانە بکاتەوە بۆیە ئێمە بە ناوی سەرجەم جوتیارانی ئەو سنوورە داوا دەکەین لە حکوومەتی هەرێمی کوردستان هەروەها وەزارەتی بازرگانی وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو بۆ ئەوەی ئاسانکاری بۆ تەواوی جوتیاران بکات بۆ ئەوەی جوتیاران ماندووبوونێکی ڕەنج بە خەسار نەبن هێشتا کێشەی شایستەدارایەکانی جوتیاران چارەسەر نەکراوە ئەم ساڵ جارێکی دیکە لە دەستپێکی وەرگرتنی گەنمدا کێشە بۆ جوتیارانی قەراج و کەندێناوە دروست بۆتەوە دوای سەرەیەکی زۆر کاتێک دەگەنە سایلۆ گەنمەکەیان
ڕەفز دەکرێتەوە. سەرباز محەممەد، گەلی کوردستان، ناحیەی دیبەگا. هذا شو موتور جورا كاملة شو لا وكان